برا خۆشەویستەکانم لە هەفتەی ڕابردوو باسی ئافاتی زمانمان کرد و ئەو بەڵاو موسیبەتانی کە زوبان بەسەر مرۆڤدا ئەیێنێ. پێم خۆش بوو هەر لەو بابەدا ئەمڕۆ باسی شتێکی ترتان بۆ بکەم کە تایبەتترە و بەڕاستی هۆکاری هیلاکی مرۆڤەکانە. وەگەر بێت و ئینسان خۆی لێ بپارێزێت، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زمانی بەهەشتی پێداوە و لە چەندین حەدیثدا موژدەی داوە بەوانەی کە خۆیانە پارێزن لەم کردەوە قێزەونەی کە لە ئیسلامدا نەهی لێکراوە. خۆشەویستەکانم، ئیبن ئەبی دونیا لە حەدیثێکدا بە موڕسەلی بۆمان ئەهێنێت. یەکێک لە صحابە ئەگێڕێتەوە کە محەممەدی کوڕی کەعبی القوڕەظیە ئەفەرمێ ڕۆژێکیان لە لای پێغەمبەری خوا عەلەیهی الصەڵات وەسەلام دانیشتە بووین، فەرمووی ئەوەل من يدخل من باب المسجد رجل من أهل الجنة. یەکەم کەسێک ئێستا کە دێتە ژوورەوە لەم دەرگای مزگەوتەوە ئەهلی بەهەشتە. ئەفەرمێ هێندەی پێ نەچوو دخل عبد الله بن سلام. عبد الله کوڕی سەلام کە پێشتر یەهودی بووە و پاشان ئیمانی هێناوە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، ئەفەرمێ هاتە ژوورەوە. پیاوێک پرسیاری لێ کرد، فەرمووی ئەی عەبدوڵڵا، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەبارەی تۆ وای فەرموو چی شتێک شک ئەبەیت؟ ئەی عەمەل ئەوثەق أن ترجو به، چ کردەوەیەک شک ئەبەیت کە بە هۆکاریەوە تۆ ئەم مژدە گەورەیە بەدەست بێنی؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەم مژدەیەت پێ بدا، فأي عمل لك أوثق ترجو به، چ کردەوەیەک هەیە کە لەلات هێندە دڵخۆشکەر بێ ئاوا ئومێدی پێ بکەی کە بڕۆیتە بەهەشتەوە؟ ئەفەرمی عەبدوڵڵا، فەرمووی ڕەحمەتی خوای گەورەی لێبێ، ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ، ئینی لە ضەعیف، من پیاوێکی بێهێز و لاوازم، توانایەکی هێندە قورسم نییە کە بتوانم جیهادی گەورە بکەم، بتوانم لە پێناو پەروەردگار شەڕ بکەم، بتوانم شەونێژی زۆر بکەم، بتوانم ئیش و کار بکەم و پارە بەدەست بێنم و لە پێناوی پەروەردگاردا ببەخشم. من کابرایەکی بێهێزم، وإن أوثق ما أرجو به لسلامة الصدر وترك ما لا يعنيني. فەرمووی وەڵاهی من پیاوێکی زەعیف و بێهێز و لاوازم، بەڵام شتێک کە زۆر دڵم پێی خۆش بێ و ئومێدی پێ بکەم بۆ لای پەروەردگار لە سەلامەت و سەدری و تەرک ما لا یعنینی. دڵم سەلیمە بەرامبەر مسلمانان هەموویان و وازم لە شتانێک گێناوە کە پەیوەست نییە بە منەوە، وازم لە شتانێک گێناوە کە پەیوەست نییە بە من. ئەم دوو ڕەفتارە و بە تایبەتی ئەوەی کۆتاییان و تەرک ما لا یعنینی، ئەگەر بێت و ئینسان لە خۆیدا جێبەجێ بکا بەڕاستی کردەوەیەکی گەورەی کردووە. ئەگەر بێت و ئینسان ئەم کردەوە جوانە لە خۆیدا تەطبیق بکا بەڕاستی گەورەی کردووە، خۆی ڕابێنێت و زوهد بکات لەوەی کە لە شتانێکا قسە نەکا کە کردەوەی ئەو نییە. یەکێک لە سەحابە کە ئەبوو دوجانەیە لە کاتی نەخۆشیەکی قورسیدا کە وەختی وەفاتێتی و نزیک بۆتەوە لە وەفاتی، دێنە لایەوە ئەوانەی کە نزیکینی و لە هاوڵان بۆ ئەوەی کە سەردانی بکەن، ئەفەرمون دەموچاوی ئەدرەوشایەوە وەکو خۆر. وتیان ئەی ئەبی دووجانە، ئەوە چییە دەموچاوت وا ئەدرەوشێتەوە؟ ئەوە هۆکار چییە واوەندە دڵت خۆشە، وەندە ڕوت خۆشە؟ بە شێوازێکی تر وەک ئەوەی کە تۆ بەرەو لای پەروەردگارە ڕۆی ئەرێ چ کردەوەیەکت کردووە واوەندە دڵت پێی خۆشە؟ ئەوە چ ڕەفتارێک ئەەکەی و هێندە دەموچاوت گەشاوەتەوە؟ ئەبی دووجانە ڕەحمەتی خوای گەورەی لێبێ فەرمێ وەڵاهی هیچ شتێک نییە کە زۆر دڵم پێی خۆش بێ و زۆر لەسەری پەیوەست بم ئومێدم پێی هەبێت بۆ لای پەروەردگار ئیلا دوان نەبێ. كنت لا أتكلم فيما لا يعنيني والأخرى فكان قلبي للمسلمين سليما. والله هیچ نییە کردەوەی زۆر دڵم پێی خۆش بێ ئیلا دووشت نەبێ. یەکەمیان قلبي للمسلمين سليما، ئەمە دووەمیان بوو. یەکەمیان لا أتكلم فيما لا يعنيني، شتێک ناڵێم کە پەیوەست نەبێ بە منەوە، شتێک کە ژیانی من نەبێ و پەیوەست نەبێ بە منەوە قسەی تیا ناکەم.
خۆم وا ڕاهێناوە و زوبانم وا ڕاهێناوە لەسەر شتانی قسە نەکەم کە پەیوەست نەبێ بە منەوە. کە ئەمە بەڕاستی ژیانی هەموو سەحابە بووە بەم شێوازە. سەحابە لە حەدیثەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جوان تێگەیشتون و لەگەڵیشیدا بیستویانە کە هەڕەشەی گەورە کراوە لەم بارەیەوە. لە هەفتەی ڕابردوو ئەگەر بەبیرتان بێت حەدیثێکم بۆ باسکردن وتم پیاوێک لە یەکێک لە جەنگەکاندا شەهید بوو، دایکی گریا بەسەریا یا هاوڵان موژدەی بەهەشتیان پێدا وتیان موژدە بێ بۆت ئەبشیر فإن لك الجنة يا أنت من أهل الجنة تۆ لە ئەهلی بەهەشتی موژدەت لێبێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گوێی لێ بوو فەرمووی لەکوێ زانن ئەهلی بەهەشت؟ لعله تكلم فيما لا يعني. لەوانەیە لە شتێکا قسەی کرد بێ کە پەیوەست نەبوو بێ بەوە، لەوانەیە لە شتێکا قسەی کرد بێ پەیوەست نەبوو بێ بەوە. چۆن نەزانی موژدەی بەهەشتی پێدەی، چۆن نەزانی ئەهلی بەهەشتە؟ بۆیە بە هەردوو بارەکە سەحابە هەم ترسی ئەم ڕەفتارە ناشرینەیان هەبووە لە سزاکانی، هەم موژدەکانی پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام وای لێ کردوون کە جوان هەوڵ بدەن لە مەوزوعەکاندا، جوان ڕەفتار بکەن لە شتێکە قسە نەکەن کە پەیوەست نەبێ بەوانەوە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ من حسن الإسلام المرء تركه ما لا يعني. کە زانایان ئەفەرمون ئەم حەدیثە بەتەنها سێیەکی ئەخلاقی مرۆڤە. من حسن الإسلام المرء تركه ما لا يعني. لجواني رفتاري إنساني إيمان داروي واز لشتيك بينك كبي وزنية بوا وقصة لشتيك نكات كبي وزنية بوا. علماء فرمون أما أجر إنسان جيب جيب كالا خويدا سيكي أخلاقي إسلامي جيب جيب كردو بس أم حديثة واز لشتيك بينك بي وزنية بتو كابرا ساي بيا كردو كي بي وزنية بوا تولي برسيت كابرا خيزاني ناوت بي وزنية بتو من دالي زورية بي لاقي تيه بتو خانوي جواني كردو تو كيشتيه یا لە هەر هەمووی گەورەتر پەنا بەخوای گەورە ئەمڕۆ خەڵکانێک لە دینە قسەکەن کە هیچ تەکەلەمە فیما لا یعنی ئەسڵان هەر لە بوارەکە نازانێ، هەر هیچی لێ نازانێ. پرسیار لە مامۆسایەکە کرێ لە مەجلیسەکە و لەو سەرەوە قیڕێنێ ئەو مانای ئەوەیە ئەوە حەرامە وەڵا حەرامە وەرکەسێ بیکە کافرە ئەبێ. کاکەی گیان تۆ بۆ قسەکەی لە شتێکا قوڕەکەی بەسەری خۆتە. دین ئیشی تۆ نییە. باسی هەڵامەت بکرێت تۆ قسەی تیاکەی، باسی نەخۆشی دڵ بکرێت تۆ قسەی تیاکەی، باسی مەسائیلی دنیا بکرێ بەخوا من هیچی لێ نازانم، لە کۆکردنەوەی پارە هیچ نازانی قسەی تیا ناکەی. بەڵام لە مەوزوعی گەورە کە دینە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕەشەی توندی کردەوە پەروەردگاریش بە هەمان شێوە لە قورئانە پیرۆزەکەیدا، بەڵام دەمت ناگری قسەکەی. مامۆسایەکی ئاینی شتێک باسەکە باسی دینە، هەزار شتی تری دنیاییە دەنەپاڵی، ئەمە ئاوایە خیانەت ئەکا خۆفرۆشە، ئەمە بەس خەریکە بەسەر دینەوە. ئەخوا کاکە تۆ چوزانی لە خوا بترسە، تەقوای خۆی گەورە بکە تۆ چوزانی لەکوێ ئیناسی، هەر بە وتی وتی إن الله كره لكم الثلاث. خواي گەورە سێشتی بۆ ئێوە زۆر پێ ناخۆشە. یەکێک لەوانە قیل و قالە هەر بیستی کاتێککە پێڵی کاکە ئادەی دەلیلێکم بدەرێت تۆ چوزانی ئەو مامۆسایە وایە، تۆ چوزانی دراوسێکە دوایە، تۆ چوزانی هاو ئیشەکە دوایە، هاو پۆلەکە دوایە. وەڵا وتیان ئێکێ وتی إن الله كره لكم. خواي گەورە پێی ناخۆشم قسەیە بۆتان، قیل و قالی پێ ناخۆشە برات، دەلیلیشت هەبوو بێدەنگ بەلێی، دەلیلیشت هەبوو بۆی بپۆشە. ئینسانی مسلمان ئەبێ ڕەفتاری ناشرینی برا مسلمانەکەی بپۆشێ. ئەگینا هەر شوێنی بکەوی شوێنی بکەوی دەیبی دۆزەرەوە قسەی لەسەر بکە، پەروەردگار شوێن عەورەت دەکەوێ. من تتبع عورة أخيه تتبع الله عورته ومن تتبع الله عورته يفضحه ولو في جوف بيته. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هەر کەسێ شوێنی عەورەتی براکەی بکەوێ خوای گەورە شوێن عەورەت و ناموسی ئەکەوێ، واتە شتەکانی ئاشکراکە. وخوای گەورەش بیەوێ هەر کەسێک ڕەفتارەکانی شتە قێزەون و ناشرینەکانی دەربخە حەیای ئەبا ئەگەر لە ژوورەکەی خۆشییا بێ و نێتە دەرەوە، ئەگەر لە ناو ماڵەکەی خۆشییا بێ. بۆ ئێبرا خۆشەویستەکەم ئەگەر ئەخلاقی خۆتت خۆشەوێ، ئەگەر ڕەفتاری خۆتت خۆشەوێ، ئەگەر هەڵسوکەوتی خۆتت خۆشەوێ، بێدەنگ بە لە شتانێکا قسەمەکە کە پەیوەست نییە بە تۆ، لە شتانێکا قسەمەکە کە هی تۆ نییە. ئیشی تۆ چییە براکەم؟ ڕەفتاری تۆ چییە؟ ئینسانی مسلمانە بێ هەوڵ بدات بە کردەوەکانی خۆیەوە مەشغوڵ بێ، بە ڕەفتاری خۆیەوە مەشغوڵ بێ. ئامن تا چەنە هەڵم هەیە، تا چەندە کەم و کورتیم هەیە، ئەمە بۆ هەمومانە بەخوا، بۆ هەر هەمومانە بەخوا. کەسی لێ بەدەر نییە، منی لێ بەدەر نیم کە قسەت بۆکەم. هەمومان بەداخەوە شەیطان لە مۆزوعەدا هەڵی خەڵەتان دوین قسە لە شتانێکە ئاکەین کە پەیوەست نییە بە ئێمەوە.
قسە لە شتانێکاکەین کە هی ئێمە نییە ئیشی ئێمە نییە بۆیە لە سەحابە هەبووە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ کە لە مەجلیسێکدا یەکێک فەرموویەتی با قسەیەکتان بۆ بکەم سوودی هەبێ فەرموویەتی کوڕی براکەم ئەی برازاکەم ئاگادار بە پێشی تۆ واتە لە سەحابە کاتی تابعین بووە عەبدوڵای کوڕی ئەبی ڕەباح یەکێک لە سەحابەیە ئەفەرمێ لە یەکێک لە مەجلیسەکانی نەفەرێک فەرمووی باش شتێکتان پێ بڵێم سوودی هەبێ بۆ قیامەتان من خۆم سوودم لێ بینیوە خۆ کابرا شتێکی خراپیش باز ناکە لە سەردەمی تابعینە عەبدوڵای کوڕی ئەبی ڕەباح کە سەحابەی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ کوڕی براکەم ئەزانی خەڵکانی پێشی تۆ مەبەستی سەحابەیە لە شتێکا قسەیان نەکرد ئیلا قورئانی پەروەردگار نەبێ قسەیان نەکرد ئیلا قورئان خوێندن نەبێ و قسەیان نەکرد ئیلا لە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە نەبێ و قسەیان نەکرد ئیلا لە کاسبیکردنێک نەبێ کە بۆ مەعیشەتی ماڵ و منداڵەکەیان پەیان کرد کە بە ناچاری قسە بکەی معاملە بکەی کڕین و فرۆشتن من ئەوە نەم پیاوە ئاوایە بەوەیە ئاوایی فرۆشم ئەوەندە بۆ تۆ خێر ئەکا ئەمە فەرمووی سەحابە بەو شێوازیانە کرد بەدەر لەمانە ئەفەرمێ قسەیان نەکرد چونکە یانزانی ئین عەلەیکم لەحافیظین کیڕامەن کاتیبین دوو مەلائیکە بەسەر شانیۆیانە و ئەوەی کە ئەیڵێ هەمووی ئەنووسی بۆیە بەداخەوە ئێمە لەمەدا گوێ نادەینێ صحیفەی ئەعمالمان هەر هەمووی پڕ بووەتەوە بە قسەی بێمانە لە چایخانەکانە لە کۆڵانەکانە لە ماڵەکانە لە مەجلیسەکانە قسەی بێمانە دەی وەرە قسە بکە لەسەر ئەم قسە بکە لەسەر ئەو ئێستا بەداخەوە ئەشڕوا دوور ئەکەوێتەوە کابرا قسە خۆشە بە حساب سەدان و هەزار لایکی بۆ دێ هەموو قسەکانیشی درۆیە قسەیەکە لە سیارە درۆیە قسەیەکە لە خەڵکیدا درۆیە قسەیەکە لە پەرژینی قایم بێ لە ڕووتان هەرچیەکەڵێ درۆیە بەڵام لە لای خەڵکی پێڵێن کەسێکی قسە خۆش کەسێکی ئەهلی مەجلیس گەرم کرد قسەت بۆکە یەکسەریش تەسویر ئەکرێ و بڵاو ئەکرێتەوە بە جوێن بە قسەی ناشرین قسەیەکە لە شتانێکە پەیوەست نییە بەوە بڵاو ئەبێتەوە بۆیە بینی سوشیال میدیا هەر هەمووی قسەی بێمانایە هەر هەمووی پڕە لەم شتە بێمانایانە کە ئینسانی مسلمان زوبانی خۆی ئەگرێ قسە ناکە ئیلا کەلامی ڕەب العالەمین نەبێ قسە ناکە ئیلا لە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە نەبێ قسە ناکە ئیلا بۆ مەعیشەتی ژیانی خۆی نەبێ بە حەڵاڵی کە ئەمە هۆکاری سەرفرازیە و فعلی ڕێکی سەحابە بۆ ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەیان لێبێ بۆیە با هەمومان ئەم ڕەفتارە جوانە لە خۆمان ئەبڕازێنینەوە خوای گەورە موفقمان بکا و سەرفرازی دنیا و قیامەتمان بکات والحمد لله الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين برا خۆشەویستەکانم ابن أبي شيبة رحمتي خوای گەورەی لێبێ حەدیثێکمان لە ئەبوو هورەیرەوە بۆ گەڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام فەرمووی أكثر الناس ذنوبا أكثرهم كلاما فيما لا يعنيهم زۆرینەی خەڵکی کە تاوان ئەکەن واتە تاوانی زۆرینەی خەڵکی ئەوانن کە قسە ئەکەن بە زۆری لە شتانێکا کە پەیوەست نییە بەوانەوە مرۆڤ تاوانی زۆر کە بەسەر خۆیە ئەیێنێ شتانێکە کە پەیوەست نییە بەوانەوە ئەگەر ئێمە عاقڵ بین دەممان ڕابگرین لە شتانێکا کە پەیوەست نییە بە ئێمەوە هەم خەجاڵەتی دنیا ناکێشین هەمیش بۆ قیامەتمان تاوانی زۆرمان نەیەناوەتە سەر خۆمان ئەگەڕنەوە جارێک لە پێشینان کە کاتی خۆی کۆیلە هەبووە یەکێک لە کۆیلەکان لە ماڵی خاوەنەکەی دێتە دەرەوە بە سینیەکەوە کە پەردەپۆشی کردووەواتە شتێک چەرچەفێکی داوە بەسەریدا ناو سینیەکە دیار نییە یەکێک لەوانەی کە فضول الکەلام ئەوانەی کە زۆر قسەکەن و هەموو شتێک ئەبێ بزانن وتی بە کابرایی بەندە ئەوە چییە لە ژێری ئەو پەردەدا ئەوە چییە لە ناو سینیەدا کابرای بەندەی عاقڵ جوابیایەوە بەوەی کە ئەگەر خاوەنەکەی بیویستایە بزانرێ داینایە پۆشی بۆیە کابرا سەری شۆڕەکە و لێ داوەڕوە هەر بە فیعلی تۆ بۆ ڕوویتە ناو ماڵی خەڵکیەوە ئەگەر کابرا حەزی لێبێ بزانرێ بەچی سیارەکەی کڕیوە بۆ خەڵکی باسەکە ئەگەر بزانێت کە کاسپیەکەی چۆنە و حەزی لێبێ باسی بکە بۆ خەڵکی باسەکە چ پێویستەکە تۆ بڕۆی لێی بپرسی ئەوە بەچی سیارەکەت پیا کرد ئەوە بەچی ئیش ئەەکەی ئەوە چۆن ئیش ئەەکەی ئەوە خێرەکەتان چەنە کاکەکەی ئیشی تۆیە ئیلاقەت بەوە چییە برایەک هەموو جارێ شتێکم بۆ باسەکە وتی جارێ نەفەرێکم سەرخست وەڵا وتی سەری خستم لە بازاڕەوە وتی وەرە سەرکەوە کوڕی فڵان
تی لەگەڵ یا سەرکەوتم وتی ئەوە باوکت سیارەکەی بە چەند فرۆشت سیارێکی تازەمان کڕی بوو تی باوکت سیارە کۆنەکەی بە چەند فرۆشت وتم وەڵا بەوەنە تی منیش تازە هەڵەدەم زۆر نەمزانی کە کابرا چ مەبەستێکی هەیە ئاها بەوەنە ئەی ئەمەی بە چەند کڕیوە وتم وەڵا بەوەنە وتی پێی وتم ئاها ئەوەنە بۆ ئەوەنە ئەوەنەی بینە ئەی بەچی پێیای کرد چۆن پێیای کرد تی بەخوا لەو کاتەوە تاکو ئێستا ناینەتای بە هیچ شتێ ناینەتای ئیتر چاوی ئەو بێ قەدەری پەروەردگار بێ بەڵام کاکە ئیشی تۆ چییە تۆ خۆی گەورە خۆی سیارێکی پێداوی تۆ خۆت نیعمەتێک لە بەردەستایە خێزانت هەیە ماڵت هەیە مناڵت هەیە سێ چوار خانوت هەیە چی ئیشت بە خەڵکیە بزانی ئەوە چییە و ئەوە چی نییە تو عیلاقەت چییە بە خەڵکیەوە کارت چییە بە خەڵکیەوە عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ جارێک دانیشت بوو خەریکی نەعلەکەی بوو پەرژینێ قایم بێ لە ڕووتان ئەی دووریەوە دڕابوو ئەی دووریەوە کابرایەک لێەوە هاوتی ئەی ئەبا عەبدوڕەحمان ئەوە ئیشت چییە بەو نەعلاوای دووریتەوەی بۆ فڕی نادەیت و جووتێکی تر بکڕی سەری بەرز کردەوەتی دوورەکەی تۆ نەعلەکەت تێگرم کە ئیشی تۆیە بۆ خەڵکی تووشی خەجاڵەتیەکەن بۆ خەڵکیشی خەجاڵەت تووشی خەجاڵەتیەکەن کاکە گیان لەوانەیە کابران نەیبێ دەسەڵاتی نەبێ با سەحابەش بێ نیەت ئێرەوە نەی هەیە ئەو ماڵی کاول بێ ئەم هەموو مناڵی بۆ چێ کاکە کەی ئیشی تۆیە برا مناڵی هەیە تۆ خۆت مناڵت نابێ خۆت ناوێری بە خێزانەکەت کابراش مناڵێ بێت توی عیلاقەت چییە برا پێوە ئەو سیاری بە چەند کڕی ئەوە چۆن سیاری کڕی کورە کابرا 5 ملیۆن قەرزارە تا سیارێکی کڕیەوە بای دەفتەرێکە ئیشی تۆ چییە برام ئەگەر ئەتوانی یارمەتی بدەی لەوەی کە قەرزار بێ قەرزەکەی بۆ بدەیتەوە الحەق ئەگەر نایشی تۆ نییە برام خانوەکەی بە چی کڕی ئەوە چۆن دەسیکەوە ئەوە چۆن خێزانیەنە ئەوە چۆن ماڵی پێکەوەنە ئەمە هەموو مناڵی بۆ چییە ئەمە ڕووی واجهەی خانوەکەی بۆ والیەکە کاکە ئەمە حەزی خەڵکییە ئیشی تۆ نییە قسەی تیامەکە بۆیە حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێ بێ فەرمێ ئەگەر خوای گەورە بیەوێ کەسێ ئیهمال بکا لوتی بدا بە عەرزا وای لێکا قسەیەکا لە شتانێکا کە پەیوەست نییە بەوە وای لێکا شتانێک کە هیچ پەیوەست نییە بەوە قسەی تیاکە بۆیە برا خۆشەویستەکانم بەڕاستی ئەمە ڕەفتارێکی زۆر زۆر ناشرینە لە ناو مسڵمانان لە مسلمانانە زۆر زۆر باوە لە کاتێکا زۆرترین کات لە قورئانە پیرۆزەکەی ئێمە و لە ئەحادیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و لە ژیانی سەحابەدا نەهیمان لێ کراوە ئاگادار کراوینەتەوە کە نەیکەن بڕۆ سەیری ئەوروپا بکە بڕۆ سەیری شارە قەرەباڵغەکان بکە بڕۆ وانەی کە بەناو مسەقەفن بەڵام دینداریان زۆرتیان نییە بڕۆ سەیریان کە بزانە لە هیچە پرسن ئەلۆ سلێمانیا سیر کە بزانە کەسە پرسێرێ چیەکەی تو چی ناکەی بەس کە بچوو بوویەوە شار بوویە عەشایر بە حساب مولتەزیم و دیندارە بە حساب کەسێکی لە خوا ترسە ئیتر ئەبێ هەموو شتێک بزانە کاکە ئیشی تۆ نییە وازی لێ بێنە ڕەحمەتت لێ بێ کوفار وازیان لەمە هێناوە کە لە دینی ئەوانە زۆریش ئەمری پێ نەکراوە لە دینەکەی ئێمەدا زۆر ئەمری پێکراوە وازی لێ ناینی شەیطان بەرۆکی گرتوین و ئیلا بێ قڕکەین بەسەرمانە بۆ خۆمان جاری وا هەیە بوهتانی تێکەوێ جاری وا هەیە غەیبەتی گەورەی تێکەوێ جاری وا هەیە شتانێکی تێکەوە خەجاڵەتیە جاری وایە قسەکە گەڕێتەوە و ئەگا بە دەمی فڵان کەس و شەڕی لێ دروست ئەبێ بابە گیان ئیشی تۆ نییە وازی لێ بێنە ڕەحمەتت لێ بێ ئەمە بکەرە ڕەفتارێکی جوانت بۆ ئەوەی زوهدت هەبێ لە خەڵکی واتە بێ پێویست بی لە خەڵکی واز لە شتانێک بێنە کە پەیوەست نییە بە تۆ قسەش لە شتانێک ئەمە کە پەیوەست نییە بە تۆ هەم قیامەتی خۆت خۆشە بێ بەخوا هەم عیبەکانی خۆتت بۆ دەرەکەوێ هەم ئەگەر عیبێکیشت هەبێ پەروەردگار بۆتە پۆشێ و نەجاتت ئەبێلی خوای گەورە هەموومان مۆفەق کا سەرفرازی دنیا و قیامەتمان بکە یارمەتی دەرمان بێ بۆ باشترینی کردەوەکان خوای لێت پاڕێنەوە بە خاتری ناوی جوان و صیفاتی بەرزت هەر ڕەفتارێکە تۆ پێت ناخۆشە هەر کردەوەیەک تۆ لەسەری تووڕەبی یا ڕەب العالەمین یا ئەکرەم الأکرەمین یارمەتیمان بدە لێی دوورکەوینەوە خوای گیان لێتە پاڕێنەوە بە خاتری ناوی جوان و صیفاتی بەرزت بمان ڕازێنەرەوە بە سونەتی پێغەمبەرەکەت بە ڕەفتاری جوانی ئیسلام خوای لێتە پاڕێنەوە بە خاتری ناوی جوان و صیفاتی بەرزت هەر کردەوەیەک تۆ پێت خۆشە زیاتر هانمان بدەیت زیاتر یارمەتی دەرمان بی بۆ ئەوەی کە زیاتر بەوە خۆمان بڕازێنینەوە بە کردداری جوانی پێغەمبەرەکەت و بە سونەتی پێغەمبەرەکەت یارمەتیمان بدە بگەینەوە لای تۆ لەسەر کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله سنەتی پێغەمبەرەکەت و ڕاستە شەقامی ئیسلام بمانژێنە و بمانبرێنە و لەسەر ئەوەش لەژێر ئاڵای پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام لە ڕۆژی حەشردا زینومان بکەرەوە حەشرمان بکە خوای لێتە پاڕێنەوە بمان خەرە بەهەشتەکەت بە دوورمان بگرە لە عەذابی قەبر و عەذابی جەهەنەم خوای لێتە پاڕێنەوە شیفای نەخۆشەکانمان بدە شیفای نەخۆشەکانمان بدە شیفای نەخۆشەکانمان بدە قەرزی قەرزارەکانمان بدەرەوە هیدایەتی گەنجەکانمان بدە یا رب العالمین چی باش و خێرە بۆ ئەم میلەتە بۆ ئەم وڵاتە خوای گیان بۆمانی بێنە یا رب العالمین بارانی بە ڕەحمەتمان بۆ ببارێنە خوای گیان لێتە پاڕێنەوە دڵخۆش بووین بە ئاگربەست بۆ سەربرایانمان لە غەزە کە ئاگر و ناڕەحەتی و تۆپباران دوورکەوتەوە
خوای گیان لەسەریانی بەردەوام کە مردووەکانیان بە شەهید قوبوڵ بکە شیفای نەخۆش و بریندارەکانیان بدە خوای گیان خۆشی و ئیسراحەت و ئارامی و گەرمێتیان لەم زستانەدا بۆ بگێڕەوە بە دووریان بگرە لە ناڕەحەتی و یارمەتی مسلمانانیش بدە لە خۆیانەوە ئیشی سەربەخۆ و ئیشی هەڵە نەکەن سەرکردەکانمان ئیشی هەڵە نەکەن بۆەوەی میلەت و مسلمانان ئاوا بەو دەردەنەڕوە خوای لێتە پاڕینەوە هەر مسلمانێک پێویستیەکی هەیە پێویستەکەی بۆ جێبەجێکەی هەر کافرێک لەسەر مسلمانان توندە خوای گیان چیت کردووە بە ئەمریکا و چۆن مەشغوڵت کردووە بە خۆیانەوە زیاتریان پێ بکەیت و مەشغوڵیان کەی بە خۆیانەوە لە یەمان بە دوور بگری ئامین والحەمد لله رب العالمین